تەنها نزیکەی 10 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە هەڵمەتەکانی هەڵبژاردن گەرم و گوڕن. کاندیدەکانی سەرۆکایەتیش ڕاشکاوانە و ڕاستە و خۆیانەش باز لە سیاسەتەکانی یەکتر دەکەن. گوێ لە زانەکان دەگرێت. ئەگەر من هەر تەنها گوێ لە زانەکان بگرم ئەوە ئێستا وڵاتەکەمان لە خاوبوونەوەیەکی گەورەدا دەبوو، نەک وەک ئێستا وەک موشەکین. با چاوێک لە ئامارەکان بکەین. دەزانم ئەم وڵاتە هێندە بەهێزە کە بتوانێت ڕازگۆیی و بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی بە بەرنامە و ئازادی ڕادەربڕینی کەسوکارمان و هەروە کۆمپانیەکانیش لە تاڵانکردن و سوتاندن بپارێزێت. پێویستمان بە میلیشیای چەکدار نییە بە شەقامەکانی ئەمریکادا بێن و بچن. نابێت پشوو درێژ بین بەرامبەر ژمارەیەک گروپی سپی تۆندڕۆ کە هەڕەشە و مەترسین بۆ سەر کۆمەڵگەکەمان. سەرۆکی ئێستای ئەمریکا دەخوازێت 4 ساڵی تری سەرۆکایەتی بەدەست بێنێتەوە و ئاماژەش بەوە دەکات کە ئەم هەڵبژاردنە بڕیاردەرە لە پاراستنی کلتور و فەرهەنگی ئەمریکا. ئەم هەڵبژاردنە بڕیار دەدات سەبارەت بەوەی ئایا کولتورە مەزنەکەمان دەپارێزین یا ڕێگە دەدەین ڕادیکاڵەکانی ئەو پەڕی چەپ هەر هەمووی بسڕنەوە. ڕکابەرە دیموکراتەکەشی بە هەمان شێوە جەخت دەکاتەوە لەوەی سەرکەوتن لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا بە تەنها دادی نادا، بەڵکو داوای سەرکەوتنیش دەکات لە هەڵبژاردنەکانی بۆ کۆنگرێسی ئەمریکا دەکرێن، واتە بۆ هەردوو خانەی کۆنگرێس. نابێت ئەومان لەبیر بچێت کە سەرکەوتن لە هەڵبژاردنەکانی مانگی 11دا هەر تەنها شکەسێنان نییە بە دۆناڵد ترامپ، بەڵکو بەمانای بردنەوەی سەناتی ئەمریکا و زیاترکردنەوەی کورسیەکانمانە لە ئەنجومەنی نوێنەران. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن جارێکی تریش تەرخان دەکەینەوە بۆ دۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر ناسر بابەخانی دەکەین. کاک ناسر، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکسەریش دەشمە پرسیاری یەکەمم، هەتا ئێستا بەڕای تۆ کاندیدەکانی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروەها جۆ بایدن توانیمیانە متمانەیەکی بەرچاو لە لای دەنگدەری ئەمریکی بەدەست بێنن بە تایبەتی لەو هەڵمەتانەی هەڵبژاردن کە دەکرێت؟ سەرەتا سپاس بۆ میوانداریتان. ئەوەی ڕاستی پێم خۆشە بۆ وەڵامی و پرسیارەی بگەڕێمەوە سەر دیبیتی یەکەمی دۆناڵد ترامپ و جو بایدن کە بە باوەڕی من وەک زۆرێک لە چاودێرانی سیاسی باسییان کرد زیاتر ئەم دیبیتە بەر لەوەی کە نیشاندانی بەرنامەکان و نیشاندانی ئەو پرۆگرامانە بێکی بۆ داهاتووی ئەم وڵاتە دەبارەت سیاسەتی نێوخۆ سیاسەتی دەرەوە زیاتر دەتوانم بەڵامی پێرشکردنە سەریەک و بە قەولی هەندێک چاودێری سیاسی زیاتر شەرمەزاریی نەتەوەی ئەوەی ئێستا کە ئەمە دەبیر لە پرۆپاگەندەکاندا بەر لەوەی کە بەرنامەیەکی تایبەتی هەبێت لە هەموو بوارەکاندا، بە تایبەتی ئەو نۆخاڵی کە لە دیبیتی نێوان کاملا هەریس و مایک پێنس کرا، دیتمان ئەوان زۆر بەڕاشکاوانەتر باسی بەرنامەکانە کرد لەسەر نۆخاڵەکان قسەنەکە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەیبینین لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا زیاتر یەکتر خراپکردن و زیاتر تەشهیرکردنی یەکتر و چوونە ناو ژیانی تاکەکەسی یەکتر و کە بەدوورە لە ئوسولی پرینسیپەکانی ئەخلاقی و بنەماکانی دموکراسی ئەم وڵاتەکە بەهای پێدەدرێت. وایە ناهومێدێکی سەی لەسەر ئەم خەڵکەدا داهاتوە و ئەوشمان لەبیر نەچێت. بەرحاڵ ئەو دوو پارتە پارتی کوماری پارتی دیموکراتەکان بە شێوەیەکی سنەتی لە نێولایەنگری خۆیان هەیە. ئێمە 50 ویلایەتمان هەیە کە لەو 50 ویلایەتی بۆ وێنە کالیفۆرنیا بە شێوەیەکی سنەتی لەگەڵ دیموکراتەکان، تێکزاس بە شێوەیەکی سنەتی لەگەڵ کۆماریەکان. بۆیە ئەوەی باوەڕی من دەتوانێت شوێندانەر بێت دیبیتی سپیشل یعنی ڕۆژی پێنجشەممە لە نەشویلی تەنسی ئەم پێم وایە دەتوانێت بۆ ئەو دەنگانەیە کە بە شێوەی پێیان دەڵم دەنگە دەردۆنگەکانە ئەو دەنگانێک کە بە شێوەیەکی سوڕاوە یا چەرخەشی دوجار و ئەو هەژ یالەتەی کە دەکرێت دواتر باسییان لێ بکەین دەتوانن یەکلاکەرەوەی سەرکۆماری ئەم وڵاتە. بەڵێ کەواتە بەمانایکی تر ینی ئاماژە بەوە دەکەی کە پێم بڵێ هەڵمەتەکانی هەڵبژاردن کاریگەریەکی ئەرێنیان زیاتر هەبووە لەسەر دەنگدەری ئەمریکایی بە تایبەتیش دەنگدەرە بێلایەنەکان کە تا ئێستا بڕیاری خۆیان نەداوە، خۆیان یەکلا نەکردوێتەوە ئایا دەنگ بە کۆماریەکان بدەن یا دەنگ بە دیموکراتەکان بدەن. کاریگەریەکە نەرێنی بۆ زیاتر وەک لەوەی ئەرێنی بیبێ، وایە؟
ڕێک وایە وەک ئەرزم کردی ئەو ناهومێدی کێستا بەسەر پشت و هەوای وڵاتەدا دەسەپاوە ڕنگدانەوەی خۆی هەیە تۆ سیر دەکەی بۆ وێنە کاتێک دەچێت لێو توییتی ئەو کەسانی کە خەڵکی ئەمریکایان ئەو کەسانی کە سیاحەبی پلەپایەکی فەرمین لە وڵاتەدا و لە خوارەوە دەخوێنێەوە ئەم کەمنتانێک کە بۆیان نووسراوە بە کارە ساتەکە زیاتر پێگرێت مەبەستم ئەوەیە بڵم کە بەڵێ بە باوەڕی من لە تەواوی ئەو 230 ساڵەدا ڕەنگە جگە لە جۆرج واشنگتن کە سەر بە هیچ باڵێکیان نەبوو بەڵام لە تەواوی ئەو 230 ساڵی ڕابردوودا ئێمە بە شێوەیەکی سنەتی ڕەنگە هەندێک جار ویلایەتێکی سوور بووبێتە شین یا ویلایەتی شین بووبێتە سوور بەڵام بە باوەڕی من ئەوە دوجار ئەو ویلایەتانن کە وەک فلۆریدا وەک ئاریزۆنا وەک میشیگان وەک ویسکانسن ئەوانن کە دەتوانن یەکلاکەرەوەی هەڵبژاردنەکان ئەمەی کە جەنابەت ئاماژە و پێکرد بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانیش بە هەمان شێوەیە یا بۆ هەڵبژاردنەکانی سیناتی ئەمریکاش هەر بە هەمان شێوەیە ڕەنگە جیاوازەکە لەوەی دابی زیاتر بگەڕێتەوە سەر کارکتێرەکان بۆ خۆمان دەزانانی کە هەڵبژاردننی سەر کۆماری ئەمریکا نەک بۆ تەنیا ئەمریکا بەڵکو تەواوی دنیا ئێستا چاوی لەوەیە کە ئەو ئاڵوگۆڕە بە چ دۆخێکدا هەر ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوەڕێی ئەوەیە کە بزانێ عەرەبستان ئێران تورکیا سووریا و زۆر وڵاتی دیکە تەنانەت لە ئەمریکای باشوور و لە تەواوی دنیادا ناتوانین ئەمە کارتێکەری ئەم باڵی هەڵبژاردنانە ڕەچاو نەکەین بۆیە بە پلەی دوو هەم ڕەنگە هەڵبژاردنەکانی سێنێت و کۆنگرێس بێتە گۆڕێ و ئەوەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو کابریەکی ڕێک و جەمسەریە بەڵام کە تو باسێک لە کۆنگرێس دەکەی وە لە کۆنگرێسدا دەبینی کە 450 ئەندام لە گۆڕەدان ڕەنگە ئەو با بڵێن ئەو بە شێوەیەک لە شێوەکان ئەو حساسیەتە لەسەر سەنێت و لەسەر کۆنگرێس نەبێت بەڵام بە حکمی ئەوەی کە ئەو کەسێک کە دەبێتە سەر کۆماری ئەم وڵاتان ئەمریکا دیاریکەری سیاسەتی ڕەنگە بڵم دنیا بێ یا ڕەنگە باڵێک لە دوجار دەتوانێت سیاسەتەکانی وڵاتانی دیکەش بەخۆی بەستێتەوە بۆی پێم وایە جیاوازەکەیان یەکجار زۆر بێت بەڵێ کاک ناسر لە پەیوەندی بە ناوخۆی ئەمریکاوە ئەمە پرسیارەکە گریمانەیە یانی ئەگەر هاتوو سەرۆک ترامپ جارێکیکە هەڵبژاردننی بردەوە بۆ 4 ساڵی تر بوو بە سەرۆکی ئەمریکا لە هەمان کاتا دیموکراتەکان توانیان پارێزگاری لە زۆرترایەتی خۆیان بکەن لەناو ئەنجومەنی نوێنەراندا و توانیشیان لەناو سیناتیشدا ببنە زۆرترایەتی لە ناوخۆی ئەمریکادایتر دەسەڵاتی سەرۆک چی لێدێ لە کاتێکا کە ڕکابەرە دیموکراتەکانی لە هەردوو خانەی کۆنگرێسدا دەبنە زۆرترایەتی ئەوەی کە پێشبینی ئەوەی بکرێت کە ئەگەر دۆناڵد ترامپ بێتەوە سەر کۆمار زۆر زەحمەتە کە ئەوان زۆرینیان لە سنەیت و لە کۆنگرێس لەدەست بدەن یعنی لانی کەم ڕەنگەیەکێک لەو دوانە وەچێن بخەن بەڵام ئەگەر بێت لە دۆخێکی هاوشێوەدا بێتە گۆڕێ بە هەر حاڵ ئێمە ناتوانین جێگە و پێگەی سەر کۆماری ئەم وڵاتە ڕەچاو نەکەین ئەم بۆ خۆت دەزانی یاسایەک هەیە ڕەنگە نێوی یاسا زۆر گونجاو نەبێ ئێکزیکیوتیڤ ئۆردەر یا ئەو فەرمانی ئیجرایی ڕئیس جمهور یا سەرۆک کۆمار ئەو دەسەڵاتی بداتێک کە تەنانەت بە پێچەوانەی کۆنگرێس بێنێت ئەم چونکە زۆر جاران ئێستا تۆ دەبینی لە سەبارەت بە پرسی تراڤڵ بەن ئەمە نەبووتە یاسا بەڵام لەسەر بنەمای ئێکزیکیوتیڤ ئۆردەر سەرۆک کۆمار ئەوەندەی دەسەڵات هەیە کە بێنێ بۆ خۆی ئەمە کۆنگرێس پێمل کا بۆەوەی کە پێمل بن بە یاساکانی کە دیاریکراوە بۆ تراڤڵ بەن وێ من پێم وایە لە ئەگەری ئەوەشدا کە زۆر بە دووری دەزانم ئەگەر دۆناڵد ترامپ بێتەوە سەر کۆمار و ئەگەر میلی گشتی ئەم خەڵکە بەرەو سەر کۆمار بوونەوەی دۆناڵد ترامپ بێ ئەم پێم وانە بێ ئەوان هەردوو ئەو ناوەندە گرینگە واتە سێنێت و کۆنگرێس لەدەست بەڵام لە هەر حاڵ لە دەستی بشدن پێگە و جێگەی سەر کۆمار بەهێز و قوتی خۆی باقی دەبێت بەڵام ئەوە حقیقەتی حاشای لێ ناکرێت کە زۆر ئاستە و بەربەستی بۆ ساست بۆچی پێ وایە ترامپ جارێکی تر هەڵبژاردن ناباتەوە لە کاتێک کاتوانیوێت تا ئێستا پارێزگاری لە بنکە جەماوەریەکەی خۆی بکە دیارە من مەبەستم ئەوە نەبوو کە بڵم نایباتەوە یعنی من پێم وایە ئەوە زۆر ینی یەکێک لە هەر هەڵبژاردنەکانە کە بەڕاستی لێدوان لەسەری زۆر زەحمەتە بەپێی ئەو ئامارانەی کە بنکەکانی ڕاپرسی داوێنێتە دەرێت لە هەموو ویلایەتەکانی ئەمریکا بە شێوەیەکی ڕێژەی دەبینی کە جۆ بایدن لە پێشە هەرچەند ئەمە هاوشێوەی ئەو ڕاپرسیانەمان لەسەر دەمی ڕکابەتی نێوان هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپدان بینیمان بەڵام لە دوجاردا دیتمان ئەوە ترامپ بوو سەر کۆمار مەبەستم ئەوە نەبوو کە پێم وابێ کە دۆناڵد ترامپ نایباتەوە بەڵام دەبێت ئەوە ئارزدەم دەڵم لە ئەگەری ئەوەدا کە ئەگەر دۆناڵد ترامپ بێتەوە سەر کۆمار واتای ئەوەیە خوێندنەوەکە ئەوەی بۆ دەکرێت کە خەڵکی ئەم وڵاتە بەعام لە سیاسەتەکانی دەرەوە و لە سیاسەتەکانی نێوخۆی
دۆناڵد ترامپ ڕەنگە ڕزایەتی هەبێ بۆیە دەکرێت کۆماری خوازەکان لە کۆنگرێس لە سنادا دەنگ بێنەوە. کاک ناسر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە یەکێک لە دۆسیە هەرە هەستیارەکانی لەم سەر وەختەی هەڵمەتەکانی هەڵبژاردندا کە باز دەکرێت دۆسیەی ڕادستکردنی ئاشتیانەی دەسەڵاتە لە ئەمریکا. جا سەرەتا پێویستە ڕوون بین لەسەرەوەی گواستنەوەی ئاشتیانەی دەسەڵات سیمای ڕاستەقینەی دیموکراسیە دەشێت وەک گرنگترین شتێکی سەر بکرێت کاتێک لایەنی فەرمانڕەوا بە ئاشتیانە دەسەڵات ئاڵوگۆڕ دەکات لەسەر بنچینەی ئەو بڕوایەی چۆن بە دەنگدان هاتووە ئاواش بە دەنگدان لە دەسەڵات لا بڕوە ئەوەی لە سەرۆک ترامپەوە گوێمان لێبوو مەترسیدارە لە 2016دا بەردەوام دەیگوت لەوانەیە دان نەنێت بە ئەنجامەکانی هەڵبژاردندا بەڵام لە کۆتاییدا هەڵبژاردننی بردەوە. شیکەرەوە لەو بڕوایەدان دۆسیی ڕادستکردنەوەی ئاشتیانەی دەسەڵات ئەگەر بێت و بەبارە نەرێنەکەیدا بڕوا ئەوە نیگەرانیەکی زۆر لەناو ئەمریکادا لەسەر تەواوی پرۆسەی هەڵبژاردن دروست دەکات لە هەمان کاتیشدا ئەگەری توندوتیژیش بە دوور نەزانراوە. ئەمە بەشێکی ئەو وێنە گەورەیە کە دەشێت بڕۆی ئەمریکایەکان بە سیستمی هەڵبژاردن بنکۆڵ بکات ئەو جا لەوانەشە بکەوینە ڕەوشێکەوە کە ئەمریکیەکان نەزانن کێ سەرکەوتووە یان بڕوا بە چ شتێک بکەن لەو پرسیارانەی لەسەرۆک کراون هیچ وەڵامێکی یەکلاکەرەوەی نەداوەتەوە کە ئایا دەسەڵات بە ئاشتیانە ڕادەست دەکات یان نە ئەمەش ئەو مەترسیە هێناوە تاراوە نەک هەر لای دیموکراتەکان بەڵکو لای کاربەدەستانی هەڵبژاردنیش سەبارەت بە ئەگەری ڕوودانی توندوتیژی. کەم نین ئەوانش کە بڕوایان وایە دۆسەی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەی ڕۆژی 3 مانگی 11 لە دادگای باڵای ئەمریکادا یەکلا دەکرێتەوە ئەلبەتە ئەمەش نیگەرانی لە لای دیموکراتەکان دروست کردووە. لێرەدا دۆسیەکی تر هەیە بێگومان یەکێک لە کورسەکانی دادگای باڵا کەسی لەسەر نییە بەڵام کۆماریەکان لە سیناتدا دەڵێن هەموو هەوڵێک دەدەن بۆ پڕکردنەوەی ئەو کورسیە لەوانەشە بەل لە ڕۆژی هەڵبژاردن کاندیدەکەی ترامپ پەسەند بکەن جا ئەم دادوەرە نوێیە سێهەم دادوەری دەستنیشان کراو دەبێت لەلایەن ترامپەوە ئەمەش ینی 6 دادوەری کۆنەپارێز لە دادگا دەبن هەر بۆیەشە زۆرێک لە دیموکراتەکان نیگەران و ئاگایش دەدەن کە دەشێت هەڵبژاردن لە بەرژەوەندی ترامپ یەکلا بکەنەوە. هەروەکو لە سەرەتای بەرنامەشدا ئاماژەمان پێکرد کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا دۆسیەی کەسێتی یەکتریشیان هەڵداوەتەوە بەڵام زۆرێک لە دەنگدەران ئاماژەی پێدەکەن دۆسیی کەسێتی لەم هەڵبژاردنەدا بایەخێکی ئەوتۆی نییە. ئەگەر ئێمە لەسەر بنچینەی مێژووی کەسێتی دەنگ بە سەرۆکەکانمان بدەین ئەوە لەوانە بوو هیچ یەکێک لە سەرۆکەکانمان هەڵنەبژاردایە ئێمە دەنگ دەدەین لەسەر سیاسەتەکانیان و لەسەر هەستیان بەرامبەر بە ئەمریکا و لەسەرەوەی چۆن یارمەتی هاوڵاتیانی ئەمریکایی دەدەن. کاک ناسر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەوەندەی چاودێری ڕەوشەکە دەکەی پێت وایە ئاڵوگۆڕێکی ئاشتیانەی دەسەڵات لە ئەمریکادا بکرێ پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن بە تایبەتی ئەگەر هاتوو جو بایدن سەرکەوتنی بەدەستێنا لە هەڵبژاردن؟ هیچ شک و گومانێکم لەوەی دانێت کە ڕادستکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بە حکمی ئەوەی کە ژێرخانەکانی دیموکراتی ئۆرگانیزیشنەکان و ڕێکخراوەکانی ئەم وڵاتە لەسەر بنەمایەکی دیموکراتی دامەزراوە و بە تایبەتی چینی مامناوەندی ئەم وڵاتە هەستیارە و پێم وانە بێ ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ڕەنگە ئەگەر بە هەڵە نەچوو ساڵی 1976 نمونەیەکی هاوشێوە ئەوەمان هەبێ کە لە ئەنجامی بردنەوەی دیموکراتەکاندا هەردوو لایەنگرەکانی خۆیان هێنا سەرچەقامەکان و بە شێوەیەکی نائاشتیانە ئەو دەسەڵاتە ڕادستکراوە لەو کاتیەوە لە ماوەی ئەو 230 ساڵیدا نمونەیەکی لەم چەشنە نەبووە کە ڕادستکردنی دەسەڵات لەسەر بنەمای توندوتیژی بێ یا باڵنە سپا بێنێ تەداخلی ئەو کارە بکات بۆ ئەوەی کە ئەو کێشەی یەکلا بێتەوە ڕەنگە بەبێ بوومان هەر لە ئێستاوە هەڵوێستەکانی دۆناڵد ترامپ بۆ وێنە ئەو یەکێک لە گرفتەکانی کە هەیەی دەنگدان بە شێوەی پۆستیە یان نیگەرانیەکانی دموکراتەکان لە ڕاستیدا بەر لەوەی کە نیگەرانێکی جدی بێ زیاتر بە باوەڕی من تاکتیکێکە بۆ ئەوەی کە لایەنەکەی و زەینی خەڵکی ئەمریکایە بەرەو ئەو ئاقارەی برن کە دۆناڵد ترامپ دەیهەوێ ئەگەر بێت و لە هەڵبژاردنەکاندا بدۆڕێنێ نایهەوێ بە شێوەیەکی ئاشتیانە ئەم دەسەڵاتە ڕادەستکاتەوە ئەمە بە هیچ کلۆجێک بە باوەڕی من ئیمکانی نییە و ڕەنگە لەو بارەیدا پرسیاری بین نەگۆڕێ بڵین ئەگەر وابێت بۆچی لە سەرەتادا دۆناڵد ترامپ چەندین جار ئەم پرسیاری لێکراوە هەواڵگەرەکان لیان پرسی ئەگەر بێت و تۆ ئەم هەڵبژاردنانە بدۆڕێنی ئایا بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات ڕادەست دەکەی بۆ ڕاستەوخۆ دۆناڵد ترامپ لێکوت نەکرد ئەمن ئەگەر بێت و بدۆڕێنن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات ڕادەست دەکەن بە باوەڕی من ئەوەش دەگەڕێتەوە سەر زیرەکی تیوی کۆماری خوازەکان بۆ معنایەکە ئەوان هاتوون یەکێک لە ساکارترین و بەدیهیترین ئەو چەندکانێکە لە ماوەی
مێژووی ئەم وڵاتەدا هەرگیز شتێکی ئەو تۆڕووی نەداوە دەیانەوێت تۆپەکە بخەنە زەوی دموکراتەکان و بەلایەنگرەکانی خوان بەوانی دیکە بڵن کە دموکراتەکان پێداگریان لەسەر شتێک کردووە کە وەک بووێ لە بۆشایی بێتە چون ئەم شتە وەک ئەرزم کردی ئەم وڵاتە لەسەر دامەزراوە ئەمەگە لە بیرمان بێ دووجار ئەم وڵاتە شەتداون کراوە لە سەردەمی ترامپدا بەڵام سەر دەوڵەت داخل ئەدمینیستریشن نەبوو بەڵام ئەو وڵاتە درێژێ بە حیاتی خۆیدا بەوەیکە گرفتێک ساز مەبەستم ئەوەیە بڵام بە حکمی ئەو دموکراسی کە لە وڵاتەدا نەهادی نەکراوە ئەوە ناتوانێت کارەکە وەک نانسی پلۆسی یا بەرنی سەندێرز لە قسەکانیاندا لە تویتەکانیاندا ئاماژیان پێکرد دوێن ئەو وڵاتەیمە لەوەی گوزەراوە کە بێ بە سووریا و ئێران و دەسەڵات بەدەستی تاکە کەسێکدا بێ و تەواوی هێز و دەسەڵات لە دەستیدا بێ وەڵاتدەستی نەکات من پێم وایە شتێکی لەو شێوەیە بە هیچ جۆر ڕوونادا باشە کاک ناسر ئەگەر هاتوو مشتومڕێکی زۆر لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن دروست بوو و ڕاگەیانی ئەنجامە فەرمیەکانی هەڵبژاردن زیاد لە پێویست دواکەوت ئەمە چ جۆرە پرس و گومانێک لەسەر دیموکراسی لە ئەمریکادا دروست دەکات هەر ئێستاوە ئەو پرس و گومانە ساز بوو بۆ خەڵک هەر ئێستاوە ئەمە کەسەی دەکەین بە هەرحاڵ ئەمریکاوەیەکی لە دموکراتەری وڵاتەکانی دنیای کاتێک تۆ دەبینی لە ئاستی سەر و کۆماریدا کە هەڵبژاردن دەکرێت دوو کەس وەک میلیۆنەری دوو پارتی دەسەڵاتدار ئەبەو شێوەیە لەگەڵ یەکتر دەدوێن وەک ئەرزم کردی چاودێرانی سیاسی ئەوەی بە شەرمەزارێکی نەتەوەی و دۆڕاندنی خەڵکی ئەمریکا لە قەڵم بدەن بۆیە ئەمین پێم وایە ئەگەر بێت و شتێکی لەو شێوەیە بێتە گۆڕێ و ئەنجامی ڕاپرسەکان و دوابخرێت دیارە ئەمە دیوانی باڵای ویلایەتی یەکگرتووەکانی ئەمریکامان هەیە دیارە ئێستا 8 قازیمان هەیە و ڕەنگە دوجار ئەم پرسە بۆ یەکێ یەکلا بکرێتەوە بکەوێتە ئەوێ و دەزانین ئێستا 8 قازیمان هەیە ئێمە و ئەگەر بکەوێتەوە ڕێیەکی بەرامبەر بە 4/4 دواتر دەبێتە سێنات و ئەو پرۆسە یاسایی دێتە گۆڕ مەبەستم ئەوەیە بڵم بۆ تەواوی ئەو کێشانێکە لە گۆڕەدایە یاسای ئەم وڵاتە پێشبینی ئەوەی کردو لە ئەگەری ئەو شتانی کە جەناب دیارە پرسیارەکان ئەوڕۆ هەمووی بە ئەگەر بوو لە ئەگەری هەموو ئەو پرسیارانەدا ڕێکارێکی یاسایی دۆزراوەتەوە بۆ ئەوەی کە خۆیان بتوانن لەو قەیرانانی کە دێتە گۆڕێ ڕزگار بن من پێم وایە هەم دموکراتەکان هەم کۆماری خۆزەکان زیاتر لەوەی کەڵک وەردەگرن بۆ ئەوەی کە هەست و سۆزی و ئاتیفەی خەڵکەکەیان بەرامبەر بەلایەنێکی دیکە ببزێت بۆ وێنە کۆماری خۆزەکان دەڵێن ئەو پرسیارێکە کە لە بۆشایی دێتە دیشتی وە لە ماوەی ئەو 230 ساڵدا ڕووی نەداوە دموکراتەکانیش لەولای دەڵێن جواب لەدانەوەی دۆناڵد ترامپ هەرچەند لە دواییدا باسی لەوەی کرد کە پێ من دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە ڕاتەست دەکەم بەڕای تۆ نیگەرانی دیموکراتەکان لە جێی خۆیدایەتی بە تایبەتی کاتێک کە سەیری دادگای باڵا دەکەن و لە ئێستادا کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین کاندیدێکی تر لەلایەن سەرۆک ترامپ بۆ دەستنیشان کراوە بۆ ئەوەی کورسی نوێمی دادگا پڕ بکاتەوە دیموکراتەکان قسەیان لەسەر ئەوەیە کە 6 دادوەری کۆنەپارێز لە دادگای باڵادان بەڕای تۆ ڕەوایی هەیە نیگەرانیەکانیان یاخو دادگا لەژێر کاریگەری هیچ سەرۆکێکی ئەمریکادا نەکرد سەرۆک ترامپ کە 3 کەسی کاندید کردووە بۆ ئەو دادگای باڵایە ئەو نیگەرانیانە ڕەواییان هەیە بە باوەڕی من هەیەی پرسیارێکی زۆر باش بوو بە حکمی ئەوەی کە ئێمە دەزانین کە قازی ئەمی برێت با بڵین یەکێک لەو کەسایەتیانەیە کە لەباری کەسێتیەوە کەسێکی باوەڕمەندە ملتزمە بە ئاینی مەسیحیەت خۆبوێر و پارێزگارە و ئەوشمان لەبیر نەچێ ڕەنگە ئەگەلێرەدا ئەو باسەمان گرێ بدەینەوە لەگەڵ چەند مەسئلەی لەبارکردنی منداڵ بتوانین زیاتر ئەومان بۆ ڕوون بێتەوە بۆچی دموکراتەکان نیگەران ئێستا قازی ئەمی برێت ئەو کە کاندیدای وەرگرتنی ئەو پۆستەیە وە قازی نەوەمی دیوانی باڵای ئەم وڵاتە ئەوان نیگەرانیان لەوەیە ئەم قازیە بە توندی دژی لەباربردنی منداڵە و تەنانەت ڕستەیەکی بەنێوبانجی هەیە کە دەڵێ کورسی دادوەری کورسی قەزاوەت تەنیا کەرەسەیەکە بەڵکو ئێمە دەبێت لە حەولی ئەوە دابین کە بوار برەخسێنین بۆ ئەوەی کە ئیمپراتوری خوا لەسەر ئەرزی ساز بکەین ئەوان بەو شێوەڕوانینەی کە لە زەینی ئێمەدایە و دیان هەوێ ئەوە بێتە ینی بابڵین ئەو تەرازوی لە دیوانی بەڵەدایە زۆر قورسایەکەی بۆ لای کۆماری خوازەکان دەچێتەوە بوو ئەوە زۆر شتێکی ئاساییە وە ئەرزم کردی وە خۆ دەزانی پارتی بەپی ئەو ڕاپرسیانی کەکراوە پێم وایە زیاتر لە 61% خەڵکی ئەمریکا خوازیاری لەباربردنی منداڵم بە شێوەی یاسایی کەچی کەسێکی وەک ترامپی دێنێ یاسایەکی
سەربەنی مکسیکۆ سیتی سەر لە نوێوەگەڕ دەخاتەوە بۆچی بۆ ئەوەی کە ئەو بودجەی کە بۆ تەندروستی تەرخان کراوە بۆ ئەو بنکارە تەندروستیانەی تەنانەت ئەوانەی لە دەروی چوارچەوەی وڵاتی ئەمریکادان بۆ ئەوەی کە بودجەکەیان ببڕێت چونکی نیدایان ئەوێ پرۆسەی لەباربوونی منداڵ بە شێوەی یاسایی خەکە بایدەن کوتی من ئەوە لا دەبم من ئەم بەر قانونە دەگرم و ئەوەشمان لەبی لە ڕەنگە بۆ خەڵکی ئێمە زۆر سەرنجڕاکێش بێت کە لەباربوونی منداڵ چۆن دەتوانێت شتێکی ئاوا شوێندانەر بێت لەسەر ڕادەی دەنگدەرەکان. بەڵێ اینجا من لەسەر ئەم مەسەلەی لەباربردنەی منداڵ و بەتایبەتی لە پەیوەندیش بە ئاینەوە دەگەڕێمەوە لای جەنابەت. ئەڵبەتە یەکێ لە فاکتەرە گرنگەکانی تری هەڵبژاردن لە ئەمریکادا دۆسیەی ئاینە. من لەگەڵ ژیاندام لەو بڕواایدام کە پێویستە مافی ژیان بە منداڵ بدرێت و ژنانیش مافی خۆیان هەبێت سەبارەت بە جەستەیان، بەڵام کاتێک دێتە سەر ژیان لێسەندنەوە لە منداڵێک نا من دژی دەوەستمەوە. ئەمەش یەکێکە لەو شتانەی دۆناڵد ترامپ کە سەرنجی منی بەلای خۆیدا ڕاکێشە. شەرم ناکەم لەوەی من ڕزگاربوویەکی دەستدرێژی سێکسی بووم کە مناڵ بووم ناچار کرام منداڵ لەبار خۆمبەرم لە تەمەنی 15 ساڵیدا. کاریگەریەکی زۆر خراپی سایکۆلۆژی لەسرم هەبوو. پێم وانییە مناڵ لەباربردن کارێکی ڕاست بێت، هەر بۆیە بڕوام وایە دەبێت کۆتایی بم بەرەنگاربوونەوەی ڕۆوەید بهێنرێت. لەگەڵەوەشدا کە ئاین گرنگجێکی تایبەتی خۆی هەیە لە هەڵبژاردنەکانم لە ناو کۆمەڵگەی ئەمریکاییشدا، بەڵام وەکو زۆرێک لەسەر چاوە ئاینیەکانی ئاماژەی پێدەکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تری ئەمریکا جیاوازە. بە تایبەتی لە باشووری ئەمریکا ئاین گرنگە و خەڵکێکی زۆری خاوەن بڕوای پرۆتێستانیزمی لێیە بە گشتی لە باشوورن، هەروەها کاتۆلیکیش ڕەگ و ڕیشەی قۆڵی خۆی هەیە. ئەو کلیسایی لە ساڵی 1891 دروست کرا زۆر گرنگی هەیە. نەکرد تەنها دۆسەی لەباربردنی منداڵان، بەڵکو دۆسەی کۆرۆناش لە ناو ئەمریکادا بۆتە هۆکارێک بۆ دابەشبوونی دەنگدەرانی ئەمریکایی و هەروەها دانیشتوانی ئەمریکا سەبارەت بە چۆنێتی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا. ئەوانەی پێشتر کارەکانی سەرۆک ترامپیان پەسەند دەکرد پێیان وایە کارێکی گەورەش دەکات بۆ بەرەنگاربوونەوەی کۆڤید-19. ئەوانەش کە پێشتر هیچ کارێکی ئەم سەرۆکیان بەدڵ نەبوو، ئێستا پێیان وایە هەر زۆر خراپ سەر و سەودای لەگەڵدا دەکات. جا هەڵسەنگاندنی کارەکانی سەرۆک بەو چاویلکانەوە دەکرێن کە پێشتر ئامادەکراون لەو کاتەوەی چووە کۆشکی سپیەوە. کاک ناسر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتیدا کامیان گرنگترە بۆ دەنگدەری ئەمریکی، دۆسەی لەباربردنی منداڵ یاخود دۆسەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا؟ بەپێی ئەو ئامارانەی کە دراوەتە دەرێ ئەو چەندکارەی ئەو وەک باس فەرموو چەهایان گرنگترن یەکەم شتێک هەیە ئابووریە، یعنی بۆ خەڵکی ئەم وڵاتە لە خۆی وڵاتدا چەمکی ئابووری گرنگترین یانە کە خەڵک لەسەر بنەمای ئەم ئابووریە بڕیار دەکە دەنگەکانیاندا. دواتر کۆرۆنایە و چەمکی لەباربوونی منداڵ ئەگەوا بزانم بە هەڵە نەچووبوون لە پلەی 1970دایە. بەڵام گرنگی ئەو چەمکە لەوەدایە کە دەگەڕێتەوە سەر مەسئلەی فەنەتیکبوونی بەشێکی زۆر لە خەڵکی ئەمریکا. واتە ئەگەر دۆناڵد ترامپ ئەو مەسئلەی ئێستا زەخ کردوێتەوە و ئەرزم کردی قانونی مکسیکۆ سیتی وەگەر خستەوە بۆ ئەوەی کە بەر بەمشتە بگرێت، چون بۆ خۆت دەزانی ئێمە لە ساڵی 1973 یەکەم جار دیوانی باڵای ئەم وڵاتە دەنگی بەوەدا کە لەباربردی منداڵ بە شێوەیەکی یاسایی کاری پێ بکرێت. بۆیە بە باوەڕی من ئەوەی کە گرنگە لە سەرەتادا ئابووری ئەم وڵاتەیە کە بەشێک ڕەنگە بۆ هەموو وڵاتانی دیکە ئەوە بێ، بەڵام بەپێی ئەو خشتەی کە دراوەتە دەرێ ئابووری لە پلەی یەکەمدا، دواتر کۆرۆنایە، دواتر هەندێک مەسئلەی ڕەگەزپەرستیە، مەسئلەی تەندروستیە، ئەوانە لە گۆڕدان و دواتر مەسئلەی با بڵێن لەباربردنی منداڵ دێتە بۆ و ئەوە دەکرێت تەنانەت ئەمە پەرچێشی بکەین بۆ لای چەمکێکی دیکە و عەرزم کردی مەسئلەی فەنەتیکبوون و باوەڕبوونی ئەولەتەوەیە تەنانەت وەک بۆ خۆت دەزانی QAnon ئەو بیردۆزی پیلانجیێریەیە کە ئاتۆ دەگۆڕە پێیان وایە دۆناڵد ترامپ لەگەڵ شەیتانەکان وای بۆ دەچن بەوز دەسەید لەوەدا کە تویتر ئەکاونتی 200,000 کەسی داخست، 200,000 کەس باوەڕ وایە. ئەمە شتێکی زۆر زۆر مەترسیدارە. یان وا بوو کە دۆناڵد ترامپ شەڕ لەگەڵ ئەو شەیتانانە دەکات کە دەستدرێژی سێکسی دەکەنە سەر منداڵان، شەڕ لەگەڵ ئەو کەسانە دەکات کە لە نێو میدیادا، لە نێو دەوڵەتدا و لە نێو بازاردا دەستیان. بۆیە ئەو شێوەڕوانی فەناتیک و ئاوێتەی خرافە و ئاوێتەی مەسەبە لە نێو ئەمریکایەکاندا هەیە و زۆر سیر نییە کە پرسی لەباربردنی منداڵ یەکێک لەو فاکتۆرانە بکەوە ئەرزم کرد بۆ خشتەیدا کە شوێندانە بێوانی دەکرێت
یەک لەو دەفاکتۆرەی بێ کە دەتوانێت بۆ دەنگدەر شوێندانەر بێ بۆی کە کامێک لە دوو بەربژێرە بۆ سەرکۆمارەتی سەرکۆماری دەجی پێدا. بەڵێ ئەی سەبارەت بە ئاین لە ئەمریکادا چۆن سەر و سەودا لەگەڵ دۆسەی لەباربردنی منداڵدا دەکات بە تایبەتی بۆ خۆت دەزانی ینی ئاین یەکێکە لە فاکتەرەکان لەم هەڵبژاردنەدا. بەبێ گومان تۆ بۆ خۆت دەزانی بەپێ ئاینی مەسیحیەت لەباربردنی منداڵ شتێکی گونجاو شتێکی شیاو نییە وە کۆماری خوازەکانە کە تۆ بینی سێرکەی تەنانەت بە نیسبەت زۆر مەسئلەی دیکۆ مەسئلەی مەسەڵەن هۆمۆسێکشوێلیتی وەک ترانسجێندەرەکان ئەوانە هەڵوێستەکانن نیسبەت بە دیموکراتەکان هەڵوێستێکی لە سەداسەد جیاواز و تەنانەت دژبەیەکە چونچی ئەوان تو ئەسا سیر مایک پنس کابرایەکی پارێزگارێکی زۆر با بڵم خۆبوێرێکە کە ئەو نایپاڵێت یا هەر قازی ئێمیبرێتی کە کاندیداکراوە بۆ پۆستەی وەک ئەرزم کردی ئەو تایبەتمەندیانەی هەیە و چاوەڕوانی ئەوەی دەکەن کە دەسەڵاتی ئەرز بن بەدەستخواوە و ئیمپراتوری بۆ خوا ساز و یە بەشێکی زۆر لە خەڵکی وەک باسم کرد دێنە نێو خانێکی وێنانەوە بۆ ئەوەی کە ئەوە بڵێن کە ترامپ کەسایەتێکە کە بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ ماوەڕە تەبیعە لەگەڵ مێتافیزیک لە پەیوەندیدایە بۆ ئەوەی کە ئەم وڵاتە سەر لە نوێ گەورەی بۆ وڵاتە بگەڕێنێتەوە و ئەم پێم وایە چەمچی ئاینی چەمچێکی زۆر شوێندانەرە تۆ سیرکە جۆرج بوشی کوڕ و جۆرج بوشی باوک بە خەوری گاردیان نووسی بوو هیچ یەکشەمەیەک نییە کە جۆرج بوشی کوڕ نەچێتە کلیسا بە باوەڕی من ئەوە دەگەڕێتەوە سەر ئەم پێکاتە سنەتی کە لە نێو پارتی کۆماری خوازەکاندا هەیە بە شێوەیەکی سنەتی چەمچی بنەماڵە چەمچی لەباربردنی منداڵ چەمچی ئاین ئەوان لەسەر بنەمای مەسیحیەت ڕەچاوی دەکەن بۆیە بە باوەڕی من زۆر گرنگە. بە مانایەکی تر کڵێسا بەکاردێنرێ بۆ هەڵبژاردنە ئەوەی ڕاستی بێ ئێمە شوێندانەری ڕاستەوخۆ یا دەستێوەردانی ڕاستەوخۆ کلیسامان نەبینیم بەڵام ناتوانین تو حاشا بکەین لە بوونی کلیسا لە ژیانی تاکبەتاکی کۆمەڵگای ئەم وڵاتەدا بەتایبەتی لەسەر ژیانی چینی هەژار و چینی مامناوان تۆ هەر سەیەکە ئێستا ئەو عالەمێکی هزار زۆر کە لێرە پەنابەرن لە ساڵی 1964ەوە کە لە تەواوی دنیاڕە کۆچان کردو بەرەوەیەرەوە ئێمە کلیسای کاتۆلیکەکانە کە پارە کە پارەی فڕۆکە و دابینکردنی ژیانی سەرەتایان لێرە وەستۆ دەکرێت بۆیە کلیسا دەتوانێت شوێندانەری خۆیان و ئەمە دەزانین کە کلیسا زیاتر پەنچێشی کردو بۆ لای کۆماری خوازەکان ئەوە شتێکە حاشای لێ ناکرێت هەرچەند بایدن بخۆی کاتۆلیکە و سیر لەوەدایە کە کاتۆلیکەکانیش یەکێک لەو کەسانە کە بە یەکێک لەو تاقمانن کە خوازیاری ئەوەن کە یاسای لەباربردنی منداڵ قەدەغە بکرێ و سەر لەوێ بێتە بە شێوەیەکی غێری یاسایی بۆیە من پێم وایە کلیسا ئەگەر ڕاستەخۆش دەوری نەبێت لە هەڵبژاردنەکاندا ناڕاستەخۆش شوێن لەسەر داهێنگرەکانی خۆیاندا دەنێ و کارتێکەری خۆی دەبێت. ئەم دۆسەی لەباربردنی منداڵان بەڕای تۆ زیان لە دیموکراتەکانەدا بەگشتی ئەگەر بڵێم بەگشتی نا بەڵام دەتوانێت فاکتۆرێکی ئەرێنی بێ بۆ کۆماری خوازەکان بۆچی چونکە ئەرزم بە پێ ڕاپرسەکان 61% خەڵکی ئەمریکا خوازیاری لەباربردنی منداڵن بە شێوەی یاسایی بۆچی چونکی نێگەتوسی دەکەی ئەم یاسایە لە 1970 لە بڕیاری لەسەردرا کە ئەوە بە یاسایی بکرێت بەڵام بەپێی تەمەن بەپێی گلۆبالیزیشن بەپێی ئەوەی کە ئەو جینی نوێی کاتوتە سەر لەدایک دەبن ئەو دەروەستیە بەنسبەت بنەماڵە لە گۆڕێدانەیە با بڵین ئەو دەروەستەیە کە پێشتر ئەو خەڵکیان ئەو جی لە کۆنا هەیبوو ڕەنگە ئەوە نەمێنێ بۆیە باوەڕ ناکەم توانێت ئەو شێوەیە شوێن لەسەر دیموکراتەکان دابنێ بەڵام بۆ کۆماری خوازەکان زۆر گرنگە و ئەوانەی کە باوەڕمەندن بە ئاینی مەسیحیەت ئەم پێم وایە پێشوازی لە بڕیاری ترامپ دەکەن. بەڵێ کاک ناسر من دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە لە دۆسەی ناوخۆیی ئەمریکاوە دەچینە دۆسەیەکی تر کە پەیوەندی بە وڵاتانی جیهانەوە هەیە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2016دا رووسیا یەکێک بوو لەو تەوەرە گەرم و گوڕانەی کە لەسەر وەختی هەڵمەتەکانی هەڵبژاردندا باس دەکرا ئەی بۆ ئێستا چۆنە؟ Что можно сказать? Мы знаем, что... سەبارەت بەوەی کێ باشە و کێ باش نییە ئەوەی دەتوانم بیڵم ئەوەیە کە سەرۆک ترامپ بەردەوام لە بەرژەوەندی پەرەپێدانی پەیوەندیەکانی ئەمریکا و رووسیا قسەی کردووە بە دڵنیاییەوە سپاسگوزارین و هەر لە سەرەتاشەوە سەرنجی خۆمانمان خستووەتە سەر هەر لەو کاتەوەی لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی پێش و سەرۆکایەتیدا قسەی لەسەر دەکرد. بەپێی لێدوانی سەرۆکی رووسیا پێناچێت زۆر تەبابێت لەگەڵ دیموکراتەکاندا هەرچەندە دەژڵێت خاڵی ئەرێنیان هەیە. Что касается кандидата от... سەبارەت بە کاندیدی دیموکراتەکان ئەوەی دەتوانم بیڵێم ئەوەیە کە گوتارێکی زۆر دژە رووسایی هەیە بەداخەوە ڕاهاتوین لەگەڵ ئەمەدا هەر چۆنێک بێت شتی تریش هەن شایستەی سەرنجدانن بە پلەی یەکەم وەک بارێکی باو دیموکراتەکان لە ئەمریکا نزیکترن لەوەی پێدەگوترێت بە لیبراڵەکان لە ئەوروپیەکان زیاتر نزیکن لە بیرۆکەکانی سۆشیال دیموکراتەوە.
بەڵام وەکو جەختی لێ دەکرێتەوە مۆسکۆ ئامادەی هەموو کارکردنێکە لەگەڵ هەر سەرۆکێکی ئەمریکادا بێ. Мы будем работать. ئێمە کار لەگەڵ سەرۆکی ئایندەی ئەمریکادا دەکەین، کار لەگەڵ ئەو کەسەدا دەکەین کە گەلی ئەمریکا متمانەی پێداوە. کاک ناسر دەگەڕێمەوە لای جەنابەت لە هەڵبژاردننی ساڵی 2016دا هەڵبژاردننی سەرۆکاتی مەبەستمە دۆسیی رووسیا تەوەرێکی گەرم و گوڕ بوو زۆر یەکتریان پێ گوناهبار دەکرد لەم هەڵبژاردنەدا بڕێک ئەتوانم بڵێم کەمترە بەڵام لە بەرامبەردا باز لە چین دەکرێت سەرۆک ترامپ چەند جارێک ئاماژەی بەوە کردووە کە چین نایەوێ سەرۆک ترامپ ئەم 4 ساڵی داهاتوو لە کۆشکی سپیدا بێت. چین یا رووسیا دەتوانن ئەو دەستێوەردانە گەورەیە بکەن کە نیگەرانی دروستکە؟ من پێم وایە ئەوە کایەکی سیاسیەکە ترامپ دەکات، چون ترامپ ئەگەر لە بیرمان بێ لە سەرەتای هاتنی پەتای کۆڕۆنادا زۆر بە شێوەیەکی با بڵێن ئەرێنی ستایشی سەرۆکۆماری چین کرد کەکری کۆنتترۆلی کردووە کە ئەمە دەتوانین یارمەتیان لێوەربگرین دەرمانەکانی وەربگرین. بەڵام حقیقەت ئەوەیە وەک بۆ خۆت باسم دەکرد بە نیسبەتی ساڵی 2016 ئێستا تێوەگلانی بەشێکی زۆر لە کاربەدەستانی باڵا لە کۆشکی سپی تەنانەت لە ئەدمینستریشنەکاندا بینیمان کە تەنانەت بوو بە هۆکاری ئەوەی کە چەندە کەسیش دەست لە کار بشێنەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ئەو شتە نەماوە با بڵێن ڕنگ و بۆیەکەی کەمتر بۆتەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ترامپ ئێستا بیانوویەکی وەچن کەوتووە بۆ ئەوەی کە لایەنی بەرامبەری پێ بکوتێ. بۆ خۆت دەزانی هەر ئێستا ترامپ لە دۆخێکی با بڵێن تەنانەت بە شێوەیەکی ڕواڵەتی ئەگەر نەڵین دەرەنجامەکان بەپێی ڕاپرسەکان دوجار ئێستا ڕاپرسەکان ئەوە دەڵێن کە ئەگەر بێت و ئێستا هەڵبژاردنەکان بکرێت بە نیسبەتی 80% کەمتر جو بایدن دەیباتەوە کەوا بوو ئەو گشارە ڕەوانیە ئەو گشارە سایکۆلۆژیکێ لەسەر ترامپ هەیە و ئەوەشمان لەبیر نەچێت کەسایەتی ترامپ کەسایەتێکی جیاوازە تەنانەت لە پارتەکەی خۆی و لە پارتەکەی خۆشدا دەبینین بەشێکی زار زۆر لە کۆماری خوازەکان ئەگەر نەڵم یەکجار زۆری بەرچاو وە کەسایەتی تێکەڵ بۆی بوون کە دەیانەوێت دەنگ بە ترامپ نەدەن سێری ئەو گشارانە دەکەیت بۆ لەکاتەوەشمان لەبیر نەچێت ترامپ یەکێک لەو چارە ڕەش سەر و کۆمارانەیە کە لە سەردەمیدا پەتایەکی وەها عالەمگیر دنیای تەنیوەتەوە کە شوێندانێری هەبوو چون بەر لە پەتایە بەپێی ئەو ئامارانی کە دراوە ڕێژەی بێکاری لە وڵاتە لە 50 ساڵی ڕابردوودا گەیشتوە ئاستی نزمترین ئاستی خۆی. بەڵام ئێستا ترامپ دەبینێت کە ئەو شێوەیە ئەو دۆخێک کە ئەو سازی کردو وردە و دەبەرەوە تێدا چون بچێت چۆ لە هەموو جێگایەک چاترە چین بۆچی چونکی چین پێیان وایە کە بە شێوەیەکی سنتەسایز ئەو ڤایرۆسە لەوێ سازکراوە لە ئازمایشگاکان لابراتوارەکانیان سازکراوە و دەیهەوێ ئەوە بڵێ کە ئەمە بە شێوەیەکی دەستکرد بوو بۆ ئەوەی کە ئابووری ئەمریکا لەبین برن بۆیە ئەویش دەستی پێکردو بۆ شەڕ ئابووریە لەگەڵ چین دەکات وزڵاکێش لەوەیە کە چین لە تەواوی ئەم ئێستا یەک بەڵگەوە چین نەکەوتووە کە با بڵێن بە شێوەیەکی حەکردنی پرۆسی هەڵبژاردن حەکردنی ئینتەرنێتی ئەمە هیچ شتێک ئەوانە نبینیوە چین هیچ شتێکی ئەو توێ بەدەستەوە نەداوە تەنانەت لە ئیڕوسیاشدا شتێکی هاوشێوە بوو وێ ئەم پێم وایە چه تاوانبارکردنی ترامپ لە سەردەمی 2016دا و چه تاوانبارکردنی چین لەو سەردەمەدا زیاترێکی سیاسی دەچێت. کامیان زیاتر مای مەترسین بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا مۆسکۆ یا بێژین؟ هەردووچەند گۆ حکومێکی ئەگەر ئەوانە بەرحاڵ بۆ خۆت دەزانیت دنیای دوو جەمسەری ئێستاکە بۆتە دنیایەکی چەند جەمسەری و ڕاستە ئەمریکا وەک ئێستانی وڵاتی دنیاە بەڵام ئەوەی نابێ حاشا لێ بکەین کە ئێستا چین خەریکە لەباری ئابووریەوە زۆر بە شێوەیەکی زەبەلاح تەواوی دنیادا دەبێت ئەو کارانێک کە ئێستا ئەمریکا دیکە نابێت تەنیا ئەمە بینی خولاسەی بکەینەوە لە بۆچوونی ترامپ بەنسبەت بە چین تەنانەت ئەم پێم وایە ئەگەر بێت و جۆ بایدن یا دموکراتەکانیش ئەم هەڵبژاردنانە بەرنەوە پێم وانە بێت نێوی چێشانیان بەنسبەت چین لە کەمتر بێت لە ترامپ یعنی مەبەستم ئەوەیە کە هەڕەشەی دواڕۆژی ئەم وڵاتە هەڕەشەیەکە ئێستا تۆ سیرکە ئەو ئێریکسۆن لە سوئێد بریتانیا هاتن ئەو سیستمی هۆوایی چینیان بەیەکجاری لە سیستمی ارتباطات و مخابراتی خۆیان وەلانە و ئەویان باس کرد کە ئەوە سیستمێکی ئەمنی جاسوسیە سیستمێکە کە خەریکە ئەو دادەنهێنیانە ئەو سکیوریتی وڵاتەکانیان دەخاتە ژێر هەڕەشەوە ئەو ئەمریکانیە ئەمە ئینگلیستان و بڵین بریتانیا و سوئێد و وڵاتانی دیکە مەبەستم ئەوەیە بەڵێ چین وەک زلهێزێک و رووسیا زلهێزێک خەریکی ئەوە بەڵام بە باوەڕی من لە دواڕۆژدا
ئەمە هەمیشە دیمانە بەنسبەت ڕووداوە جۆر بە جۆرەکانی دنیادا هاوپەیمانیەکی نەنووسراوە بینی چین و رووسیا بەنسبەت کێشەکان هەبوو بەنسبەت ئێرانمان دیوە بەنسبەت ڕووس سووریامان دیوە بەنسبەت ئەمریکا و ئەوروپامان دیوە من بۆیە پێم وایە هەرچیان دەتوانن و لە ئەگەری ئەوەیدا کە پێکەوە ڕێکەوتنێک ساز بکەن کە زۆریش دوور لە زەینێ بە حکمی ئەوەی کە ئێستا گەمارۆکان بۆ وێنە هەردووی و پێرێکە لەسەر گەمارۆکە لە کریمی چەک و چۆڵ لەسەر ئێران هەڵگیراوە ڕاشکاوی ئەویان ڕاگەیان کە ئێمە جۆمان بەخسەکانی ئەمریکا نابزوێەوە درێژە بە کڕین و فرۆشی چەکی خۆمان دەدەین. بەرەنجامەکان بە هەر ئاڕاستەیەکدا بن ڕاهەندەکان ئەوانەی کە باز دەکرێت لە هەر لایەک و لە هەر سوچێکەوە بێ لە هەر چەپچێکەوە بێکە کە باز دەکرێت چەندێک کاریگەریان دەبێ بەسەر ئەوەی ئەمریکا وەکو زلهێزی یەکەم لە جیهاندا بمێنێتەوە. پێشبینی وی ڕەنگە زۆر دژوار بێ بەڵام بە حکمی ئەو شتێکی ئێستا ئەمە دەیبینین ینی دەتوانین بۆ ئەو قسەیە چونەوە قسێکی ئاماری قسەی لێ بکەین ببێنی سەیری بودجەی چەکداری ئەم وڵاتە بکەین کەسەی دەکەی بودجەی چەکداری ئەم وڵاتی ڕەنگە بکە تەواوی وڵاتەکانی دنیاە بێت بە چین و بە رووسیا بە تەواوی وڵاتانی دنیاوە و هەروەها ئەوەشمان لەبیر نەچێت کە ئەمریکا لە سەرەتای هاتنە سەرکاری روشی کوڕەوە هاتن شتێکیان هێناگۆڕە بەنێوی نەزمی نوێنی جیهانی یان با بڵێن تەکوزێکی نوێی تشتی بۆ تەواوی دنیا و دەستیان پێکردەوە و دواتر لە سەردەمی کلینتۆندا ئەوان هاتن شتێکیان هێناگۆڕە بەنێوی سمارت پاوەر یا ئەوەی کە ڕاوێژکاری هیلاری کلینتۆن کە وەزیری دەرەوە بەنێوی جۆزف نای هات باسی لەوە کرد کە ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانێت ئەو دەسەڵات و هێژمونی خۆیدا بەسەر دنیادا بسەپێنێت دەبێت لە دوو چەند چی هێزی نەرم و هێزی سەخت و هێزی ڕەق پاوەر پێکەوە کەڵە بەربێت و ئەوان توانیان بۆ وێنە لە لیبیدا توانێت دنیا لەگەڵ هاوڕا بکەن بەڵام گرفتی ئەمریکا لەو سەردەمەیدا کەسێتی ترامپە نەک پارتی کۆماری خوازەکان کێشە لەسەر ئەوەیە ئەگەر ئەمریکا لەبیرمان نەچێت لە شوڕای ئەمنیەتدا لە 15 دەنگەکەی ئەندامانی هەمیشەجی بۆ مەسئلەی ئێران تەنیا وڵاتێکی بچوو وەک دۆمینیکان و ئەمریکا دەنگی ئەریانیاندا وڵاتەکانی دیکە دەنگی نەیان کرد یعنی بۆ ئەوەی کە ئێران سەر لەوێ وشارەکانی بۆ کڕینی چەک و چۆڵی لەسەر بمێنێتەولان مەبەستم ئەوەیە ترامپ نەیتوانی و دنیا لەگەڵ خۆی هاوڕا بکات ئەوەش دەگەڕێتەوە سەر کەسێتی ئەم کەسێتێکی تاگرە و کە لە نێو پارتەکەی خۆشیدا جۆ ناداتە ڕاوێژکاران و ئەندامەکانی باشە کاک ناسەر ئەگەر یارمەتیم بێت چ متمانەیەکەیە کە دیموکراتەکان بتوانن ئەو هاوڕاییە لە جیهاندا دروست بکەن ئەو هاوپەیمانەتیانەی کە پێشتر هەبووە ئەو سەر و سەودا و ڕێکەوتنانەی کە پێشتر هەبووە بیانهێننەوە جێگەی خۆیان نمونەمان هەیە وەک نمونە مێژوویەکەی باسم کردی سەردەمی کلینتۆن و سەردەمی جۆزف نای و با بڵێن سەرۆکۆماری باراک ئۆباما ئەوان توانیان ئەو هاودەنگیە ساز بکەن و بۆ بێنە لە زۆر پرسەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بتوانن پێکەوە هاودەنگ بن لە جۆر سەبارەت بە پرسەکانی کەش و هەوا سەبارەت بە پرسەکانی بڵێ ئابووری سەبارەت بە تەندروستی سازمانی تەندروستی جیهانی لە هەموو ئەوانەدا ئێستا ترامپ بە شێوەیەک لە شێوەکان ئەمریکای ئایزۆلە کردەوە تەریکی خستێتەوە و ئەوەی کە کاک ناسر ینی زۆرێک لەو پرسانە ئەوە نییە بڵێ ئەو جۆرە مشتومڕانە هەر تەنها لە ناو ئەمریکادا دروست بوو بن لە وڵاتانی تریشدا هەن بۆ نمونە بە ئێمە پرسی کشانەوە لە ڕێکەوتنی ناوچی ئێران تەماشا بکەین زۆرێک لە گەلانی ئێران و زۆرێک لە نوێنەرانی ئێرانیەکانی یعنی لەگەڵ ئەوەدا بوون کە ئەمریکا لە ئەو ڕێکەوتنە ناوچێ بکشێتەوە لە ناو ئەمریکادا پشتیوانی زۆرە بۆ ئەوەی کە مەسلەی کەشوهەوا ئەوەندە گەورە نەکرێ ئەمانە چۆن ڕاستە وەک ئەرزم کردی بۆ وێنە مەسلەیەکی ئاماژەت بە نمونەیەکی باش کرد ڕێکەوتنی پێنجکۆیەکی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ با بڵێن ئێران ترامپ هات بە شێوەیەکی یەکلایەنە لەوەی کشاوە مەبەستم بە شێوەیەکی بایەخدارانە ڕوانین لەسەر ئەوەنی ڕەنگە بۆ منی کوردی ڕۆژهەڵاتی من لە دوورە دیمەنی زەینی خۆمدا پێم وابێ کە هاتنەوەی سەر لە نوێی ترامپ بۆ سەرۆکۆمار بتوانێت گوشارەکان بۆ سەر ئێران زیاتر بکە و دوجار بتوانێت ئاڵوگۆڕێکی جددی لەسەر ئێران ساز بکە هەرچەند ئەو ئاڵوگۆڕە بەباوەڕی من ئاڵوگۆڕەکە ڕاستەوخۆ نابێ و دوجار ئەوە خەڵکن کە بتوانن ئەو ئاڵوگۆڕە ئەساسی ئەو ئاڵوگۆڕە دروستکەن بەڵێ کاک ناسر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم سوپاس و پێزانین بۆ ئێوەش سوپاس دەکەم ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.